سڵاوی خۆی گەورەتان لەبێ قوتابیانی خوێنکارانی خۆشەویست لە ڤیدیۆی دووەمدا لەوانەی دووەمدا لە بەندی سێیەم لە کەرتی یەکەم دێینەوەلاتان طبعا ئەمە لە دەرسی ڕابردوو باسمان لە داڵتۆن کرد گوتمان بیردۆزێکی دانا کە تاوەکو ئێستاش بەشێک لە بیردۆزەکەی کاری پێ دەکرێت. اینجا ئێستا دەین ئێمە باس لە ئەو بیردۆزە دەکەین، خاڵەکانی باز دەکەین و ڕوون دەکەینەوە. طبعا لە ساڵی 1808 جۆن داڵتۆن لێکدانەوەی بۆ سێ یاسا کرد. یاسای ئەمە سێ یاساکەشمان خوێندن. یاسای پاراستنی بارستە، دووەمیان یاسای ڕێژە جێگیرەکان، سێمیان یاسای ڕێژە چەند جارەکان. کەواتە داڵتۆن لێکدانەوەی بۆ ئەو سێ یاسایە کرد کە دواتر دێین بە تەفاسیل باسی دەکەین و پێشتریش باسمان کردووە. طبعا بیردۆزی داڵتۆن لە 5 خاڵ پێک دێت. لە پێداچوونەوەی بەندەکەش پرسیارێکی لەسرە، ئەو پرسیارەکەی دەڵێ 5 خاڵە بنچینەیەکەی بیردۆزی گردیلەیی داڵتۆن بژمێرە. ئەمە دێین ئێستا خاڵ بە خاڵ باسی دەکەین. یەکەم خاڵیان دەڵێ هەموو مادەکان لە تەنۆکەی زۆر ورد پێک دێن کە پێی دەگوترێت گردیلە. کەواتە یەکەمین خاڵی بیردۆزی داڵتۆن دەڵێ چی؟ دەڵێ هەموو مادەکان لە تەنۆکەی زۆر ورد پێک دێن کە پێی دەگوترێت گردیلە. کەواتە خاڵی یەکەمیان هەموو مادەکان لە تەنۆکەی زۆر بچووک پێک دێت کە پێی دەگوترێت گردیلە. گردیلەش دواتر باسی دەکەین کە دابەش دەبێت بۆ ناوکو ئەلیکترۆن و ناوک دابەش دەبێت بۆ پرۆتۆن و نیوترۆن و ئەوانە دواتر لە کەرتی دووەمدا باس دەکەین. خاڵی دووەمیان دەڵێت گردیلەکانی هەر توخمێک لە ناو خۆیاندا چوون یەکن، وەک یەکن لە ڕووی قەبارە و بارستە و ڕەوشتەکانی ترەوە. بەڵام گردیلەی توخمە جیاوازەکان لە ڕووی قەبارە و بارستە و ڕەوشتەکانی ترەوە لێک جیاوازن. لێرەدا داڵتۆن مەبەستی پێلەوەیە بنمونە گردیلەکانی ئەلەمنیۆم وە گردیلەی ئاسن. گردیلەکانی ئەلەمنیۆم لە ناو خۆیاندا لە یەک دەچن. گردیلەی ئەلەمنیۆم لە هی ئاسن ناچێ و هی ئاسنیش لە ئەلەمنیۆم ناچێ. کەوابێ گردیلەی هەمان توخم لە ڕووی قەبارە و بارستە و ڕەوشتەکانی ترەوە چوون یەکن. بەڵام گردیلەی توخمی جیاوازە. تەواوە ڕەوشتەکانیان و قەبارەکانی و بارستەکانیان لێک جیاوازە. کە ئەوەش یەکێک بوو لەو خاڵانەی کە ڕەخنەی لێ دەگیرێت. چکە دەکرێت هەمان گردیلە بێت، هەمان توخم بێ، بەڵام چەند ئایزۆتۆپێکی جیاوازی هەبێ. بنمونە هایدرۆجین 3 ئایزۆتۆپی هەیە، پرۆتیۆم، دیوتریۆم و تریتیۆم، کە هەر هایدرۆجینە بەڵام لە سدا جیاوازە لە بارستە ژمارەدا، کە ئەوەشیان لە کەرتی سێمدا باسی دەکەین. کەواتە لێرەدا مەبەستی پێلەوەیە گردیلەی ئەلەمنیۆم لە ناو خۆیاندا لە یەک دەچن و گردیلەی ئاسن لە یەک دەچن. وازە شتەکە هەر گردیلەیە گردیلەکانی لە هی خۆی دەچێت، هی توخمی ئەلەمنیۆم لە هی ئەلەمنیۆم دەچێت و هی توخمی ئاسن لە هی ئاسن دەچێت. خاڵی سێمیان ناتوانێت گردیلە دابەش بکرێت و دروست بکرێت و لە ناو ببرێت، کە ئەوەشیان دواتر ڕاست کرایەوە گردیلە دەتوانێت دابەش بکرێت کە یەکێکە لە خاڵەکان لە کەرتی دووەمدا باسی دەکەین. کەواتە خاڵی سێمیان دەڵێت دەڵێ ناتوانێت گردیلە دابەش بکرێت یاخود دروست بکرێت و یاخود لە ناو ببرێت. ئەوە خاڵی سێمی بیردۆزی داڵتۆن. خاڵی چوارەمیان کە لێرەدا باسی دەکەین گردیلەی توخمە جیاوازەکان بە ڕێژەی ژمارەی تەواو سادە یەک دەگرن. بە ڕێژەی ژمارەی تەواو سادە یەک دەگرن بۆ پێکێنانی ئاوێتە. نمونەیەکمان هێناوە بۆی زیاتر تێبکەین. بۆ نمونە لێرە 2H، لێرە 1 ئۆکسجین، لێرە 2 ئۆکسجین. ئاگە سەیر بکەیت ژمارەکەیان تەواو سادەیە، واتە ژمارەیەکی تەواوە، پۆینتاتی لەگەڵ نییە. دەستی ڕابردووش باسم کرد. بنمونە تو دەچێت دوکانێکی دەڵێ تۆپێکم بدەیە، دەڵێ تۆپ و نێوێکم دەیە، یا دەڵێ 1.33 تۆپم دەیە، کەواتە سیرکە نابێت، دەبێ ژمارەکە تەواو بێ، نابێ پۆینتاتی لەگەڵ بێ. خاڵی پێنجەمیان لە کارلێکی کیمیاییدا گردیلەکان یاخود یەک دەگرن و یاخود لێک جیا دەبنەوە و یاخود سەر لە نوێ ڕیز دەکرێنەوە. کەواتە خاڵی پێنجەمیشیان دەڵێ لە کارلێکی کیمیایی گردیلەکان یاخود لێک جیا دەبنەوە یاخود یەک دەگرن
یاخود سەر لە نوێ دووبارە ڕیز دەبنەوە. ئەوە پێنج خاڵەکەی داڵتۆن بوو. کەواتە داڵتۆن پێنج خاڵەکەی لەوەی داکوور دەکەینەوە. یەکەمیان دووبارەی دەکەمەوە، داڵتۆن یەکەم خاڵ گوتی مادە لە تەنۆکەی زۆر ور پێک دێت کە پێی دەگوترێت گەردیلە. دووەمیان گوتی گەردیلەی هەر توخمێک لە ناوخۆیدا چوونیەکە لە ڕووی قەبارە و بارستە و ڕەوشتەکانی ترەوە، بەڵام گەردیلەی توخمی جیاواز لە ڕووی قەبارە و بارستەوە لێک جیاوازن. کەواتە ئەوە خاڵی دووەمیان بوو کە باس ناکرد. خاڵی سێمیان داڵتۆن گوتی چی؟ گوتی ناتوانێت گەردیلە دابەش بکرێت یا دروست بکرێت یاخود لە ناو بچێت. خاڵی چوارەمیان دەڵێت کاتێک دوو توخم یەک دەگرێت دەبێت بە ڕێژەی ژمارەیەکی تەواو سادەیەک بگرێت بۆ پێکێنانی ئاوێتە. کە دوو توخم یەک دەگرێت ئاوێتەیەک پێک دێت دەبێت ژمارەکە تەواو سادە بێت، نابێت پۆینتاتی لەگەڵ بێت. خاڵی پێنجەمیان لە کاتێک کارلێکی کیمیاییدا گەردیلەکان یاخود یەک دەگرن یاخود لێکەڵ دەوەشێن و یاخود سەر لە نوێ ڕیز دەکرێنەوە. ئەوە پێنج خاڵەکەی بیردۆزی داڵتۆن. اینجا دەینە سەر بیردۆزی گەردیلەی نوێ. طبعاً داڵتۆن بیرۆکەی دیمۆکرێتسی گۆڕی بۆچی؟ بۆ زانستی کە دەتوانێت بەکردەی تاقی بکرێتەوە. بۆ دیمۆکریتس نەزەریەن گوتی مادە لە تەنۆکەی زۆر بچووک پێکدێت کە پێی دەگوترێت گەردیلە، بەڵام داڵتۆن هات پەرەی بە ڕەئیەکەیدا. بەڵام ئاگادار بە ئەمە بیردۆزی داڵتۆن کەم و کوڕی هەیە و هەروەها چۆن دەڵێ هەندێک چەمکیشی بە نەگۆڕیمانەوە کە تاوەکو ئێستاش بەردەوامە. بابزانین کەم و کوڕیەکانی بیردۆزی داڵتۆن چییە؟ یەکەم کەم و کوڕی بیردۆزی داڵتۆن یەکەمیان دەڵێ گەردیلە دابەش. طبعاً کەم و کوڕیەکەی بیردۆزی داڵتۆن چییە؟ یەکەمیان داڵتۆن گوتی گەردیلە دابەش نابێت، بەڵام نەخێوانە ئەوە خاڵێکی زعف بوو بۆ بیردۆزی داڵتۆن لەبەرەوەی گەردیلە دابەش دەبێت بۆ تەنۆرکەی بچووکتر کە یاسای پاراستنی بارستەش بە نەگۆڕی دەمێنیتەوە. بۆ گەردیلە ئەگە سیرکەین بۆ خۆی گەردیلە لە دوو بەش پێک دێت، ناوکو ئەلکترۆن. ناوکش لە دوو بەش پێک دێت، لە پرۆتۆن و لە نیوترۆن. ئەوە دواتر لە کەرتی دووەم دەخوێنین، ئەو خەلەلەی لە کەرتی دووەمدا دەخوێنین. ئەو گوتی گەردیلە دابەش نابێت بۆ تەنۆکەی بچووکتر. وازە شتەکە کە ئەوەیان ئێستاش بە خاڵی زوعفی دادەندێت لەبەرەوەی گەردیلە دابەش دەبێت و ئێستاش لەتبوونی ناوکی هەیە و یعنی چۆن دەڵێ ئەو زانستە پەرەی پێدراوە. خاڵی دووەمیان هەموو توخمێک دەشێ گەردیلە بارستەی جیاوازی هەبێت. چۆن؟ یعنی ئەمە گوتمان هایدرۆجین بەنمونە سێ ئایزۆتۆپی هەیە، یعنی هەر هایدرۆجینە بە سێ هاوتای هەیە، سێ ئایزۆتۆپی هەیە کە گوتمان پرۆتیۆم و دیوتریۆم و تریتیۆم کە لە چدا جیاوازن؟ لە گەردیلە ژمارەدا یەکسانن بەس لە بارستە ژمارەدا جیاوازن. ئەو خەلەلەش لە کەرتی سێم باز دەکەین. کەرتی سێم بە تەواوەتی ئەلەوەی دەکەیت. کەواتە دوو کەم و کوڕی هەبوون. یەکەمیان گوتی گەردیلە دابەش نابێ، بەعکسەوە گەردیلە دابەش دەبێت. دووەمیان گوتی هەموو توخمێک دەشێ، گوتی یەک توخم گەردیلە بارستەکەی یەکسانە، بەڵام وانە دەکرێت یەک توخم چەند ئایزۆتۆپێکی جیاوازی هەبێ. بەنمونە هایدرۆجین سێ ئایزۆتۆپی هەیە، یەک توخمە بەس بارستە ژمارەکەی جیاوازە. ئەوە کەم و کوردیەکانی. ئەی دوو چەمکیشی بە نەگۆڕیمانەوە ئەو دوو خاڵە زۆر گرینگە. ئەو دوو خاڵە لە کتابەکەی گرنگی پێداوە، ئەوەیان هەر بە شێوازێکی چۆن دەڵێ بە خاڵ باسی نەکردووە و زۆر گرنگی پێ نەداوە، بەس ئەو دوو خاڵەی کە بە نەگۆڕی ماونەوە گرنگە. ئەو دوو خاڵە گرنگە دەبێ بیزانی. یەکەمیان هەموو مادەکان لە گەردیلە پێک دێن. ئەو قسەی تەواوە، هەموو مادەیەک لە گەردیلە پێک دێت. ئەوە خاڵ یەکەم کە بە نەگۆڕی مایەوە. دووەمیان جیاوازی ڕەوشتەکانی گەردیلەکانی هەر توخمێک لە گەردیلەکانی هەر توخمێکی تر بە نەگۆڕدری مایەوە.
واتە مەبەستی پێ لە چیە؟ ڕەوشتی FE و AL بابێنین. ڕەوشتی گردیلەی AL لە هی ئاسن ناچێت و هی ئاسنیش لە AL ناچێت کەوا بێ هەر توخمێک گردیلەکانی ڕەوشتی تایبەت بەخۆی هەیە. وازە شتەکە ئەوە خاڵی دووەمی بوو کە بە نەگۆڕی مایەوە کەوا بێ ئەو دوو خاڵی پەسەند کران و پەرەی پێدرا ئەو دوو خاڵەشی ڕەفز کرایەوە کە کەم و کورتی بوو کە گوتی گردیلە دابەش نابێ و یا گوتی هەمان توخم چونیەکە لە بارتە ژمارەدا. ئێستا دەین چەند پرسیارێک لەسەر بابەتەکەی حەل دەکەین لە ڕێبەری ئەو پرسیارانە هاتوون. دەمان خاڵی یەکەمیان پرسیار یەکەم دەڵە بیرروڕای بیردۆزی گردیلەی نوێ لەلایەن چێدانرا؟ بیرروڕای گردیلەی نوێ لەلایەن چێوە دانرا؟ لەلایەن داڵتۆنەوە دانرا. گردیلەی نوێ لەلایەن داڵتۆنەوە دانرا. پرسیار دوم کام لەمانەی خوارەوە بەشێک لە بیردۆزی گردیلەی داڵتۆن داناندرێت؟ یعنی سێ خاڵیان بیردۆزی گردیلەی داڵتۆنن بەڵام یەکێکیان هەو نییە. بابین خاڵ بە خاڵ ڕوونی بکەین. یەکەمیان گردیلە پارچە پارچە ناکرێت و لەناو ناچێت و دروستیش ناکرێت. تەواو وتی گردیلە ناتوانرێت لەناو ببرێ و دروست بکرێ و دابش بکرێت. ئەوە خاڵی یەکەم تەواو هیچ کێشەی نییە. ئەوە بیردۆزی داڵتۆنە. دووەمیان گردیلە ژمارەی گردیلەیەکی دیاری کرا و بریتیە لە ژمارەی پرۆتۆنەکان لە ناوکی گردیلەدا. تا ئێستا ئەمە باسی ئەومان نەکردووە. ئەوە لە کەرتی سێم باسی دەکەین. کەواتە ئەو خاڵە تەواوە ئەوە تایبەت نیە بە بیردۆزی گردیلەی داڵتۆن. بەس با بین ئەوەی تر دەڵێ لە کارلێکە کیمیاییەکاندا گردیلەکان یەک دەگرن یان لێک زیاد دەبنەوە یان دووبارە ڕێز دەکرێنەوە. بەڵێ ئەوە خاڵی پێنجەمیەتی کە دەڵێت لە کارلێک کیمیایی گردیلەکان یا لێک زیاد دەبنەوە یا یەک دەگرن یا دووبارە ڕێز دەبنەوە. دال هەموو مادەکان لە وردیلی بچووک پێک دێن کە پێی دەڵێن گردیلە. تەواوە ئەوەش بیردۆزێتی کابێ کام لەم خاڵانە بە بەشێک لە بیردۆزی گردیلەی داڵتۆن داناندرێت. خاڵی بە ئەکە دەڵە گردیلە ژمارەی گردیلەیەکی دیاریکرا و بریتیە لە ژمارەی پرۆتۆنەکان لە ناوکی گردیلەدا. ئەوە لە کەرتی سێمدا باسی دەکەین. ئەوەمان تا ئێستا باس نەکردووە. پرسیارێکی در دەڵێ کێ یاسای ڕێژە چەند جارەکانی دۆزیەوە؟ دەمان داڵتۆن بوو کە گوتمان لێکدانەوەی بۆ سێ یاسا کرد. یاسای پاراستنی بارستە، یاسای ڕێژە جێگیرەکان، یاسای ڕێژە چەند جارەکان و یاسای ڕێژە چەند جارەکان چێ دۆزیوێتەوە؟ داڵتۆن دۆزیوێتەوە. ئەوە جیمی بۆ دەبێت. پرسیاری ئەخیر کۆتا پرسیار بیر و باوەڕی بیردۆزی داڵتۆن لەگەڵ بیردۆزی گردیلەی نوێ ڕێک دەکەوێت تەنها لەم دانەیە نەبێ. واتە کام لەمانە لەگەڵی ڕێک ناکەوێت. دەڵێ هەموو مادەکان لە وردیلەی بچووک پێکدەن کە پێی دەڵێن گردیلە تەواو. ئەوە سەلمێنرا و ڕاست بوو. گردیلە پارچە پارچە ناکرێت لە کارلێکەکانی کیمیاییدا. گردیلەکانی توخمێکی کیمیاییانە لە یەک دەچن هی هەمان توخم. گردیلەکانی توخمێک هەمان بارستەیان هەیە. ئەوەیان یەک ناگری. بۆ چکە بارستەکەیان جیاوازە. نمونەم هێنایە گوتم سێ جۆر هایدرۆجین بەس هایدرۆجینە بەس پرۆتیۆم و دیوتریۆم و تریتیۆممان هەیە. کەواتە هەر هەمان توخمە بەڵام بارستەکەیان جیاوازە. کەواتە خاڵی دائی لەگەڵ گردیلەی نوێ ڕێک ناکەوێت کە ئەمە باسمان کرد. بەو هیوای کە سوودتان لێبینی بێت. تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.